Ez li ser vê kivanê û bi taybetî daxwaza pêşmergeyên derînên Herêma Kurdistanê ku daxwaz dikin Kurdistanî deng bi wî lanî bidin yê tişê van destkeftan biparêzîtin û zêdetir ji hêjayê Lîwa Osman Rîşar rêveberê giştî ragihandin û hoşyariyê li Wezareta Pêşmergeyê Mêvanê min e li stûdyoya hêjayê Lîwa tu gelek xêretiya Kurdistanê bîstîçar. Bi taybetî ev çend roja bangeşa gerim bûye û cegirê Serokê Partiya Demokrata Kurdistanê jî di bangeşeyên xwe de hemîşe cexet li ser wê yekê diketin ku xwedanên Kurdistanê millet e. Millet e xwedanê vê Kurdistanê û parêzerê vê Kurdistanê jî hêzên pêşmerge û Serok Barzanî ye. Bi taybetî li ser parastina qewereyê destûrî Herêma Kurdistanê tu bangeşeya lanên siyasî divan helbijartina da çawa dibînî? زۆر سپاس دەست خۆش بێ بێگومان قسەیەکی مامعونی زۆر جوان بۆ پێشمەرگە دێرینەی کە لێرە سڵاوم هەیە بووی ئەم دەستکەوتە چۆن هات بەڕاستی ئێمە پرسیارێکی جوانە ئەم دەستکەوتە لە خۆیەوە نەهاتووە ئەمە شەونخوونی و ئازار و ئەشکەنجەیەکی زۆری خەڵکی تێکۆشەر و ماندووی وەکو مامعونی و مام عەبدوڵڵا و ئەو هەواڵ و پێشمەرگانەی ڕابردوو بوو کە ئێمەیان گەیاندۆتە ئێرە لەم قۆناغەدا ئێمە قۆناغی بە سیستەماتیکردنی هێزی سەربازی ناوی دەنێن قۆناغی پرۆسەی چاکسازی و سەرخستنی ئەزمموی نوێی حکمڕانی لە هەرێمی کوردستان ناوی دەنێن لەم قۆناغەدا هێزەکانی پێشمەرگە گەیشتونەتە حاڵەتێکی زۆر باش ئێستا بە شانازیەوە لە دوای بڕیار و پشتیوانیە بەردەوامەکانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێز مەسرور بارزانانی توانراوە ژمارەی فرقەکانی وەزارەتی پێشمەرگە بکرێن بە 4 فرقە ژمارەی لیواکان بڕۆنە سەرەوە و هێزەکانی تر ئامادە بکرێن بۆ ئەوەی بێن دەمج بن لەگەڵ وەزارەتی پێشمەرگە چاوەڕوان دەکرێت لە چوارچێوەی ئەم پرۆسەیەدا هەتا کۆتایی ساڵی 2025 تەواوی هێزی پێشمەرگە لە ژێری یەک چەتری وەزارەتی پێشمەرگەدا خۆیان ببیننەوە یەکگرتوو بن وەختێ تو بێژی تەواوی هێزین پێشمەرگە یعنی یەکیا 70 پێکڤە بێگومان هەردووکیان یەکەکانی 70 بە یەکەوە دێنە ژێر چەتری وەزارەتی پێشمەرگە و هەردووک فەرماندەیەکانی 1 و 2 لە وەتا فەرماندەی دەڤەری 1 و فەرماندەی دەڤەری 2یان لێ دروست دەکرێت لێرە دەگەینە قۆناغێکی باشتر و چاکتر لە پرۆسەی چاکسازی ئەم پرۆسەی چاکسازیە چۆن گەیشتە ئێرە و چۆن جێگای گرت بەڕاستی ئەمە پرسیارێکە لەوانەیە من لە جیاتی جەنابەت بیکەم جواب بدەوە یعنی چۆن گەشتە ئێرە و ڕێگری چ بوونە هەتانوکە و لەمە و دوا ڕێگریەکان دەبی چی ئەم بابەتە بەڕاستیش خوێندنەوەیەکی واقعیانە ئەگەر بیکەین بۆی ئەوەیە کە لە بارودۆخێکی هەستیار و ناسک لەو ساتانەی کە بارودۆخی ئابووری هەرێمی کوردستان زۆر خراپ بوو بڕیاری چاکسازی لە ناو وەزارەتی پێشمەرگەدرا ئەگەر بڕیارە لێبراوەکانی بەڕێز مەسرور بارزانی سەرۆکی حکومەت نەبا ئەگەر جورئەتی ئەو نەبایە بۆ دابینکردنی ئەو بڕەپارانەی کە پێویست بوو بۆ پرۆسەی چاکسازی ئەم پرۆسەیە لە جێگای خۆی دەمایەوە نەدەگەیشتە ئێرە ئەم حاڵەتە ئەم پشتیوانی زۆرانە ئەم هاوکاریە بەردەوامانەی جەنابیان بۆ وەزارەتی پێشمەرگە بۆ ئێمە وای کردووە کە ئێمە لەم بارودۆخە سەختە ئابووریەی کە هەیە بەڕاستی تەسیرێکی ئۆتۆمان لێ نەکات باشە ئەگەر جەنابی و ئەگەر ئێستا بپرسین سەدا چەندی ئەو پرۆسەی تەواو کراوە کە بوو یەکگرتنەوەی هێزەکانی پێشمەرگە لە هەرێمی کوردستان پێویستە سەدا چەندی تەواو بوو سەدا چەندی ئەوەی کەماوە دەمەوێت بزانم چونکە خەڵکی کوردستان زۆر ترسی لەمە هەیە بەڕاستی بالێت نەشارمەوە لەوانە جەنابیشت خۆت بزانێ کا دەڵێن مەحاڵە هێزی پێشمەرگە یەک بگریتەوە مەحاڵە هێزێکی نیشتیمانی پێشمەرگە دروست ببێتن ڕێگریەکان زۆرن بربەستەکان زۆرن ئایا سەدا چەندی تەواو بووە و چەند ماوە بەڕێژە لە 150 بەسەرەوە ئەم پرۆسەیە تەواو بووە ئێستا ئێمە لە قۆناغی تشکیلەی 4 فرقەیی داین و لە ساڵی ئایندەدا ئومێدی زۆرمان هەیە کە ژمارەی فرقەکان تەواو ببن بگەنە ئەنجام لە کۆتایی مانگەکانی 9 بۆ 10 هەردووک فەرماندەی دەڤەریش بکەونە کار کەواتە تەواوی هێزەکانی 70 دەکەونە سەر ئومرەی وەزارەتی پێشمەرگە و یعنی لە ماوەی یەک ساڵی دیکەدا ئومێدمان زۆرە کە کۆی پرۆسەکە بگاتە شوێنێکی زۆر باش و دەکرێت ئەو کات بڵێن لە 180 بۆ 90
پرۆسەکە بە کۆتا دێت لەگەڵ ئەوەی کە دەمێنێتەوە سەر کۆمەڵێک حاڵەتی تر وەک جێبەجێکردنی بەرگەکانی پرۆسی چاکسازی کە ئێستا ئێمە لە خاڵی 26-27 داین و لەم 26-27 خاڵی پرۆسی چاکسازی کە هەیە گرنگترین خاڵەکانی جێبەجێ بووە و چاوەڕوان دەکەین تا کۆتایی ساڵی 25 تەواوی خاڵەکانی دیکەی کارا بن ئەکتیف بن و بەشێکی ئەوانەی کە جێبەجێش نەبووە جێبەجێ ببن. دەڵێن پرۆسەکە سوستە ڕێگری هەیە ئەمە ڕاستە؟ ڕاستە. چین ڕێگریەکان؟ ڕێگریەکان بەڕاستیش زۆر جاران ئەم ڕۆتینیە ئیداریە زۆرەی کە لە یەکەکانی ئەولاوە دەکرێت دێت بۆ ناو ڕێگەکانی گواستنەوەی هێزەکانە بۆ ناو وەزارەتی پێشمەرگە و هەندێک و ڕۆتینیاتی تری ئیداریە کە بەڕاستی تەنیا ڕۆتینیە یان ڕێگری سیاسی؟ ڕێگری سیاسیە ئەگەر نا ئەو ڕۆتینە ئیدارەکە لەوانەیە پرۆسەیەک بێ بتوانین بەسەردا زاڵ بین بە خێرایی تێپڕ. ئایا ئەم ڕێگریە سیاسیانەی کە جەنابەت باسی لێوە دەکەی دەکرێتە ئەو ماوەیە کە دەستنیشان کراوە هاوپەیمانان هەڵبگیرێن؟ نەخێر هاوپەیمانان لەوانەیە و چاوەڕانی زۆری ئێمە نەکەن و بەڕاستیش تا مدتێکی دیکە لەوانەیە لەگەڵمان بڕۆن تا ئەو کاتێک کە ئەم یاداشتی لێک تێگەشتنی نێوان ئێمە و ئەوان کۆتایی پێدێ دەبێت ئەم پرۆسەیەتەوە بێت و وەزەخت لە هەموو لایەنەکان دەکەن بۆ ئەوەی کە ئەم ڕێگریە سیاسیانن نەمێنن. بەڵام بەڕاستی ئەم خطابانی کە ئێستا لە پرۆسی هەڵبژاردندا گوێمان لێ دەبێت زۆر خراپە و ئێمە وەکو پێشمەرگەت تەشجیعی ناکەین بەشێک لەو خطابە توندانەی وەک ئەوەی کە دەگوترێت دەیڕوخێنین یان وێرانی دەکەین یان کە دەڵێن ئەو لاانەی کە دەڵێن دەڕوخێنین و ڕای دەگرین و ئیتر بەسە و وەری دەگرنەوە ئەوە مەبەستیان چییە؟ مەبەستیان ئەوەیە کە ئەزمونێک لە هەرێمی کوردستاندا هەیە ئەم ئەزمونە بە خوێنی شەهیدان دروست بووە بە ڕنج و ماندووبوونی پێشمەرگە پارێزراوە. من هەر لێرەدا دەمەوێت هەڵوێستەیەک بکەم. ئێستا خەڵکی کوردستان بە هەموو خەڵکی کوردستان بزانێت کە هیچ شەوێک ژمارەی ئەو کەمین و دەوریات و ئەو بازگە لە ناکاوانەی هێزی پێشمەرگە لە سنووری ئەمنی هاوبەش ژمارەیان لە 150 بۆ 200 دانە کەمتر نییە کە هێزەکانی پێشمەرگە دایدەنێن بۆ پاراستنی ئەوان، بۆ پاراستنی ئەزمموی هەڵبژاردننی ئەوان، بۆ پاراستنی ئەو سیستەمە دیموکراسیەی کە پێویستە لە ناو حکوومەتی هەرێمی کوردستان و ناوچەکەدا ببێتە نمونەیەکی باڵا گەشەکردو پێشکەوتوو. هێزی پێشمەرگە ئێستا ئەو ئامارەی کە لە لامانە لە ماوەی 4 بۆ 5 مانگی ڕابردوودا ژمارەی دەوریات کەمین بازگەی هاوبەشیان لە 4000 دانە تێپەڕاندووە کە ئەمە ژمارەیەکی خەیاڵیە لەوانەیە خەڵک درک بەمە نەکات، لەوانەیە خەڵک بەمە حەز نەکات پێشمەرگە لە سنوورەکان خەریکی چییە. بەڵام ئەگەر ئەو کەمین و دەوریات و بازگە لە ناکاوانی هێزەکانی پێشمەرگە نەبێت دڵنیا بن تیرۆر لە ناو ماڵی هەمومانە و ئەو وتەیە کە دەیڵێت و دەیڵێنەوە دەیڕوخێنن فعلەن لەوانەیە بێتە سەر، چونکە دەبێتە پارسەنگ و هاوسەنجێکی زۆر باش بۆ تیرۆرستان بۆیان ڕادەگرێت و هاوکاریان دەبێت و وایان دەکات کە ئەوان زیاتر جڵەبی ئەمنی ئەم ناوچانە بگرنە دەست و کێشە و گرفت بۆ هێزی پێشمەرگەی کوردستان دروست بکەن. لەگەڵ ئەمانشدا پەیامی زۆر باش هەیە، ناتوانن پەیامێکە لە مەسرور بارزانیەوە دەرچووە هەموو هێزی پێشمەرگە پشتگیری دەکەین، پشتیوانی دەکەین، چونکە پەیامێکی عەقلانیە، پەیامێکە لە چوارچێوەی پرۆسی دیموکراسی لە چوارچێوەی حکمڕانیەتێکی عەقلانی مۆدێرندا هاتووە و بەڕاستی ئەم پەیامە شایەنی ئەوەیە تەواوی هێزی پێشمەرگە چاوی لێ بێ پشتیوانی لێ بکات و بۆ سەرخستنی قایمەکەشی لیستەکەشی هەمومان بە یەکەوە بڵێن بەڵێ کاکە بۆ سەرکەوتنی تۆ، چونکە تۆ عەقڵیەتێکی نوێی عەقڵیەتێکی سیاسی مۆدێرنی و بەڕاستی دەتوانی هاوسەنجی هێز لە ناوچەکەدا ڕابگری و دەتوانی ئەم عەلاقات و پەیوەندی نوێیانەی کە ئێستا دەستت پێ کردووە کار لەسەری کردووە بە تەواوەتی بیپارێزی و خەڵکی هاوپەیمانان یان هێزەکانی هاوپەیمانان زیاتر بێن خۆیان لە لای تۆ بگرسێنەوە. ئێژالیوە ئەگەر چنامای ئەم دەگەهینە 20 ئۆکتۆبەرە ساڵڤەگەڕە 20 ئۆکتۆبەرە 2017 ئەگەر بچینە ئەو کاتە ئەگەر هێزی پێشمەرگە هێزێکی یەکگرت و نیشتیمانی بووە لە ژێر یەک فەرمان بووە لە ژێر یەک چەتر و یەک بڕیار بووە، ئایا 16 ئۆکتۆبەری 2017 ڕۆدەدا ئەو کارە ساتە
ڕووی دەدا؟ بێگومان 16 ئۆکتۆبر حاڵەتێکی زۆر ناخۆش بوو بەنسبەت هێزی پێشمەرگەی کوردستان. هەمومان ئەو ڕۆژەمان لە بیرە بەڕاستی ئەم ڕۆژە شکستێکی زۆر گەورە بوو. ئەم شکستە بخۆمان لە ڕاگەاندنەکان ملابەساتی تەواوەتیمان بینی و زانیمان چێ خاوەنی ئەم پرۆژەیە بووە، چێ خاوەنی ئەم پرۆسەیە بووە و چێ شکستی بەم هێزە هێنا و بڕیارێکی سیاسی بوو کە هێزی پێشمەرگەی کوردستانی شکاند. ئەگەر نا هێزی پێشمەرگە لە 30 کیلۆمەتری باشووری مەتاری دووس خورماتوو بوو کە ناوچەی زەرگەیە لێرە لە لای منوتەوە زیاتر لە 170 کیلۆمەتر دوورە. ئەو کات هێزی پێشمەرگە سنوورەکانی بە خوێنی خۆی ئازاد کرد، بەڵام بە یەک بڕیاری سیاسی پاشەکشەی کرد بەداخەوە. بەڵام وەڵامێک بۆ 16 ئۆکتۆبر 20 ئۆکتۆبر بوو، ڕۆژی سەرکەوتنی گەورە، ڕۆژی داهێنانی گەورە، ڕۆژی بەرەنگاربوونەوەی مەزن کە هێزەکانی پێشمەرگە لە پردێ و سحێلا و تلسقۆف سێ داستانی زۆر گەورەی مێژووییان تۆمار کرد بە خوێنی کۆمەڵێک شەهید بە برینداربوون و ئەزیەت و ماندووبوونی ژمارە. ئەگەر لە پردێ و سحێلا ڕێگریان لێ نەکردبان چیان دەکرد؟ بێگومان ئێستا ئەمن و تۆ لە ناو شاری هەولێر نەدەبووین. لە چێ دەبووین؟ ئەو کاتی لەوانەیە ئەمن مردبام و تۆش لە شارێکی دیکە ئاوارە دەبووین. چی دەڵێ بوو ئەو کەسانەی کە دەیانەوێت بە ترس و بەهێز و باخ و سەپاندنەوە دەنگی خەڵک بە تایبەتی لەو بەری لەو سنوورە بەدەست بێنن؟ خەڵک وشیارە، خەڵک وریایە بەڕاستی بە تایبەتیش ئەو جیلەی ئێستا کە پێدەگا گەنجە شارەزاترە لەوانەیە کە ئێستا قسەی باق و بریق و حەماسی دەکەن بۆ خەڵک. ئەم خەڵکە خاوەنی بڕیاری خۆیەتی و ئەگەر لە هەڵبژاردنەکانی ڕابردووشدا ئەزمونێکی باشمان هەیە لەوەی کە مەجموعەیەک خەڵکێکی زۆر دەنگەکانی خۆیان یەکلایی نەکردوتەوە، وەک شەپۆلی دەریا دێن و دەڕۆن. هەر لە هەر پرۆسەیەکی هەڵبژاردندا دەنگ دەدەن بە حیزبێک و کورسەکانی ئەو باڵا پێدەکەن هەڵدەستێنن. ئەم جارەیان دەکرێت ئەم خەڵکە ویژدانی خۆیان بەکاربێنن، چاویان لەوە بێت کە چێ خزمەتی کردوون، چێ ئارامی بۆ دروست کردوون، چێ بڕیار لەسەر پێکەوەیی دەدات، چێ بیر لەوە دەکاتەوە کوردستان ئارام بێت و خەڵک ئاسوودە بێت، با دەنگەکانی خۆیان ئەو جارە بدەن بەوان و ئەزمموی هەولێر و دهۆک لە ناوچەکانی تر دووبارە بکەنەوە، چونکە لێرە استراتیژێتێک هەیە. ئەم استراتیژێتە وەکو استراتیژێتەکانی کۆریا و سین وایە مەدای 25 بۆ 50 ساڵە لە فکری مەسرور بارزانیدا هەیە، وەک کۆکردنەوەی ئاو، ڕێگاوبان، پرۆژەکانی ئاودێری، کشت و کاڵ و تەواوی ئەم بابەتانی پارێزەری ئەم هەموویانە هێزی پێشمەرگەیە، مەسرور بارزانی و هێزی پێشمەرگەیە. دەتوانی پێمان بڵێ هەتا 4 ساڵی دیکە یانیش لە سەردەمی کابینەی دەیەمی حکوومەتی هەرێمی کوردستان هێزێکی پێشمەرگەی یەکگرتووی نیشتیمانی لە کوردستان دروست ئەبێت؟ هەمومان وەک فەرماندەکانی هێزی پێشمەرگە تەمەنای ئەوە دەکەین، هەمووشمان ئیش بۆ ئەوە دەکەین کە هێزێکی پێشمەرگەی یەکگرتووی دوور لە دەستێوەردانی سیاسی لە هەرێمی کوردستاندا دروست ببێ و ئەو موئەسەساتانەی کە لە چوارچێوەی پرۆسەی چاکسازیدا ئیشمان لەسەری کردووە، کارمان لەسەری کردووە، بگاتە جێ ئەنجامێکی زۆر باشی هەبێت. ئەوە خەونی هەمومانە و ئومێدی زۆرمان هەیە لە ماوەی 4 ساڵی ئایندەدا ئیشکالێتی قسەکردنمان نەمێنێ لەسەر ئەوەی کە هێزەکان یەکگرتوو دەبن، بەڵکو ئەو کاتی باس لەوە بکەین کە هێزەکانی پێشمەرگە چ جۆرە مەشق و ڕاهێنانێکی نوێیان پێویستە ئەو کارانە بکەین. هێژە لیوا عوسمان ڕیشە ڕێبەرەی گشتی ڕاگەهاندن و هوشیاریە لە وەزارەتە پێشمەرگەی گەلاک سپاس، زۆر بەخێر بێ. زۆر سپاس، مەمنون، سپاس.